لێرەکانی هەفتەی 25 خولی ئەستێرەکانی عێراق یانی هەولێر لە شاری بەغداد بووە میوانی زەوڕای سپی پۆش. لە سەرەتای یاریەکەوە نەورەسەکان کۆنتڕۆڵی تۆپیان زیاتر گرت بووە دەست، بەڵام مەترسێکی ڕاستەقینیان نەخست بۆ سەر گۆڵ یانەی هەولێر. لە بەرامبەردا هەولێر لەم دەرفەتە تەواو نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ. لە خولەکی 27 لە ئاکامی هێرشێکی کاظم ڕەعەد ئادامە بالۆی بەرگریکاری یانەی هەولێر بە هەڵە گۆڵێکی لەسەر خۆیان تۆمار کرد. زەردپۆشان وەڵامێکی وایان نەبوو بۆ خاوەن ماڵ، هەر بۆیە نیوە یەکەم بەم ئەنجامە کۆتایی هات. لا نیوەی دۆم و لا خولەکی 55 حەسەن عەبدولکەریمی ناسرەوە بە قووقیە توانی ئەنجامەکە بۆ زەورا دوو هێندە لێ بکات. لەم حاڵەتە ناوبژوان گەڕایەوە بۆ ڤار و کریستۆڤەری لە زەورا بە کارتی سوور کردە دەرەوە. بەڵام پێچەوانی پێشبینیەکان قووقیە گەڕایەوە و لە خولەکی 73 گۆڵی دووەمی خۆی و سێ میانەکەی بە شێوەیەکی نایاب تۆمار کرد. نەورەسەکانی بەغداد لایەن گرنگ نەبوو بە ڕێژەیەکی کەمتری یاریزان یاری دەکەن، لە هەوڵی گۆڵی زیاتردا بوون، فشاری تەواویان خست بۆ سەر گۆڵەکەی هەولێر، جارێک گۆڵپارێز و جارێک ستون بوونە بەربەستی سەرەکی کەوا هەولێر گۆڵی زیاتری لەسەر تۆمار نەکرێت. هەولێر چارەسەرێکی بۆ ئەم قەیرانەی تێکەوتو پێنەبوو. لە خولەکی 84 حەسەن حۆیبیب لە زەورا دوای وەرگرتنی کارتی زەردی دۆم وەک دووەم یاریزانیانەکە بە کارتی سوور کرایە دەرەوە. یاریکردنی تیپی خاوەن ماڵ بە نۆ یاریزان نەبوو هۆی ئەوەی هەولێر بەهۆش بێتەوە و یاریەکە بە 3 گۆڵی پاک بە سوودی زەورا کۆتایی هات. بەم شێوەیە یانی هەولێر بە 23 خاڵ لە 23 یاری لە خانەی 16 ڕیزبەندیە و لە کۆتایەکانی ڕیزبەند نزیکتر دەبێتەوە. زەوراش بە 46 خاڵ پلەی سێمی لە زاخۆ وەرگرتەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.